بەناوی خوای گەورە بەناوی یەزانی مەزن خۆشەویستان ئێمە دەچینە ماڵ مام حاجی عوسمانی لێرە هەم کەساعەتی و هەم کەسێکی دیاری گوندەکەی دەچین لێی دەپرسین لەسەر دانیشتوانی ئێرە لەسەر ژیانی ئێرە ئێوەش لەگەڵ ئێمەدا بن وەرە کاک یا الله لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم مامازي مازي والله إذا برت مرمى وهاتم ولا يا الله ولا بختيار جان بختيار كراشي لبوبكو بختيار كراشة كيبكوا كراشة كيبكوا كراش كيلو توتايمن هل مصدر رحمتي اخوان لي بسلام عليكم شلوني احوالك سلامتي مامازي تاوم تاشي توابا كيفي سلامتي دابا الله خودها تسيوني دنيا وزقيدا والله إذا أنا وجدائي ساغم لها عايش بخواي قورة فرمو دانشة دابا دانشة فرمو دانشة فرمو داسوني سلامتي إن شاء الله وأنا صار له بنا مام حاجي ما عنده نبي إيه بسينا باشتي بخوت ما عندي نبي أجمعين شوية عزيوانيا بلى إن شاء الله زور باشا أو كاتي كبازار الحزيرة عند سبيبكين أو كاتي كتشون بو عزي إيه بس تشون أما بمشاهد فين بمشاي بلى وقتي كما تشندو حاجة شري إيران وعراق دس بيكر أو وقتي تشين يا هاي بنبي تاريخ كم ببينا معايا شنكا عندك سيستم اللي برخنا نقرن شنكا توزك زحيب بما أنا أسأل أنا يجيك الله عيبتني شيطان ترزم كت الحمد لله زورت بيدادان والله حفظ بردم بيدادان شنكا حفظ برد واجبا بدي حاوتي ديش اللباتي من بيدادان والله بابش يعني تقريبا دقدابو بابش دقل علي والله دقل بابي تسمى لا بتايفة رزمو كدوا نخو ننهشت نوهيشت آمو زامبو مامبو برامبو وشویستان دژمناتی گەوران دەگەڵ شەیتانی هەیە دەڵێ بە تایفە ڕز من کردووە زۆر باشە ماڵی خوای شوێنێکی خۆشە ئینسان کە کاتێک دەستەوێ فۆرمات دەبێتەوە زۆر قەتعیەن یعنی کە گەیشتێ وێندەرێ مال و حالی خۆت لە بیرەتی لە بەر ئەوێندەرێ ئەوەندە دێش وەکو تازە لە داخۆ ببیوە عینەن زۆر باشە بڕێک باسی ئەو گوندەی دەکەین جەنابەت ئەوەی کە ئەم بزانم هەر لەو گوندەش بیستومە لەو گوندەی لەدایک بووی وایە لێرە ژیانی هاوسەرگیریت پێکێنا زۆر باشە بۆم باسی ئەو گوندەی کە ئەو کاتەی ئەو گوندە هەر لێرە بوویان لەسەرتر بوو لە خوارتر بوو بەسەرچاو ئەوەی بەبیری من نییە بەرەم بە تاریخ یعنی گوێم لێ بووە لە خۆ ئەوانی کە لە من گەورەتر بووینە لە باب و باپیرە خۆم گوێ لێ بووە ئەرێ ئەو گوندە ڕوست مەشهورە بەڵێ مەسوورە ڕوست بۆ پێی دەڵێن ڕوست بازارە ئەلەوەی ڕایگرت ڕوستەکە نازانم یعنی چییە دیارە خڕبوونەوە بووە لێرانە بەرێ مەغبەلێکی لێە پیری باغ مەشهورە پیری باغ مەشهورە پیاوی یعنی پیاوەکی چاکە بەرێ پیاو چاکە ئەوجا هەندێک گوندەکە لەوێن دەرێ بووە گۆڕێکیش لەو هەندەیە لە پشت ئەو باسکە جوایرێنێ ئەویش گۆڕبابی لە مەشهورە هەندێکیش لەوێ بووە دا دوایە یعنی تەبان کە خڕبین و لێرانە لەبەر شەڕ و سوورا و لەبەر دزیا و لەبەر یعنی دزیان لێ بکەن ماریان تارانکەن هەمووی خڕبین و ئەو گوندەی هەندێک خڕبین و ئەو گوندەی ئەو گوندە بەبیری من دوو ئاغای لێ بوون یەک میرەسعەد بوو یەکیش میرسادێق بوو عەدالەتێکی زۆر چاکیانە کرد عەدالەتێکی زۆر باشیانە کرد ئەگەر بە شەراتبانە دووسێ کەس بانگیانە کردن یانە گۆ نەچنە گەرارێ شکایەتی نەکەن لێرانەی پێشی دەینانەوە خۆشەویستان مەبەستیەوە بۆ کێشەی خۆیان نەبردوتە دەرێ حرب لە ناوخۆدا حەلیان کردو ئەوەش مای خۆشحاڵی لە ناوخۆیان هەلا کرد جا مەسەلا یعنی ئەگەر شەرحێکی شەبا دوو کەسیان دەگەر ئەو مدعی مدەعەلانە ئەنازن یانە گۆ هەڕوو بزان لاخۆ شەرحەکە بیتەیشێ حتى هێوارێ من ڕازی نەبامە ئەنە گواندا خلاص حەقت سۆتا شەرحەت درا فلان کەسی عەدالەتە بوو زۆر باشە ئەتۆ لێرە ژیانی هاوسەرگیریت پێکێنا پێم بڵێ ئەو کاتەی ژن و ژنخوازی چۆن بوو ئەرچی قورس بوو چۆن بوو
والله إذا ژن بەژ نەبوو لا والله من جن بجني منكر ژن بەژ نەکرد لا والله من داكو باو براي كاني حيناد بون كتقبو ئای ماشەڵڵا دەی يعني أنا دائما عملي دسم صدا قلت بون قلتم هذا مويت خۆشەویستان کتوەتی شتیوانیە قەدیم وا بووە جاگەر خۆشەویستی بوو بێگوێ وعدیان پێک دەدا ئەنگوریان لە بۆ تۆمیان لە بۆ گڵیم تێگەیشە و کاتەی وەحد لە جێی خۆی بوو دەی باشە ئەتۆ ئەگە ئاوا پێداگیری دەکەت وەرە پێش بینت هەبوو عادي زۆر چاکە دەی عادي قصي هذا كان يعني بيكو بو بەڵە خۆشەویستان تاوە زۆر باشە بزانین گەشتێک کوێ والله إذا قيش ما أو هندي جماعتك يعني باب مناردي لو كن بابي كتكي بەڵێ قوتي عزكم كتكن بدتي أويش يعني أيقون عيلمي دعاي بهر حار با 7 ديناري ئەفسادنیاری ئەو کاتی على 7 ديناري أو كافي عندك شيء لسبين زيارة راوستا إشكا والله مسيحيك ليران بو محلين بو ئێرە مەسیحیشی لێ بوون نا والله هاد يعني ليران لێرە تاعین بوو ليران تعين بو والله بين زينار داني اشتكى خلاص بو كوتاي بهاد بخواجينكي ڕەحمەتی خوای لێ بچاو لێ هیواد دێ قسەشی چاک دەکات ئەو کاکەماتە 5 ژینیاری دا نوێنی شەکە سەلم بەلم هذا شرط مسيحيش بو مەسیحیش جا پۆشتی چاک هەست کەسێکی بیکە هەر ڕەحمەتی خوای والله بدي زۆر باشە دڵی ئەو کاتت خۆشتر نەبوو هنجيلي لإستا أو وقتي جنزبو لمن وابو يعني كذا الدنيا يعني هرملم گەنجێکی چۆن بوو جنزك يعني زوري سبورت بو لاو کوژ بووی أري والله پێم خۆشە جنزك سبورت بو جنزك باش بو أو ذا بينا بس إشي خراب من الحمد لله ئەی سپاس بەخوای گەورە أبدا يعني ما تموت نابنته نانە ماچ موچشنی مەکەن بە قورباندا بس ئەوە دەگەڵ ڕیزیە دانیە هذا أوي ماچموش بە پێی سایە أوي يعني عزكم يعني ترك ريت تەرک نانە ماچ موسەکەی تەرک دەکەین يكادك أو زمان زوري بغامم هەتوو ماچ و مووست دەکەیت قەدیم ئەو دەگەڵ داب ئەوە دەگەڵ دابوو ئەوە چنی ئەوە عیسێ دەگەڵ عیسێ بێنیە ئیشاءالله خوای گەورە عیسێ ناکە ئەوە ئیساب ناکە أوي زۆر باشە أو ذا الإرادة الآنك أمان بغمترم چۆن سوى بغمترم كركم بيش مريقا بو أو إذا شكاني صدامي بينس كذبون سيكس يعني قلتن لشاخي هاد بون قوتي أنا ما هاتينا بيش مريقا هايتي بكاين خائن بون دوك سيكس يعني قلتن إيكا كوري من بو شركة يعني طبعا رسوانا قوتي شان بسين شي ورا قوتي هاي شان مسؤولاتي شابو والله برجعني دي محاولة شي زور يمكن بين بلالنا أو ذات شي قوتا من مقدم علي شلال هبو لبغداد تريبي كتم سمعي نري قوتي كابلايا كمسؤولي منطقة روستيا بيكوشا كرت يعني إعدامناكم بس حكم ياكم أمي قلت من لير أنا ما أشتاق إلاني بعربي وقلت ألحانك قلت لكن قضايا مصادقي لما خرج صرت عشان ذا شكان يعني هم يعني زاني لنا فيش مرقيت هي چونك غاري ختمة عندنا داو عفوی هەموو لە چیکە جێمان بەهەش بێ ئینشاءالله دنیاک هەروە دەبێ کاتمان بۆ دانراوە چێت چوە خت دەڕوە چێت چوە خت دەبێ ئینسان شکری خۆی بکە و دوعای بە خێریان بۆ بکە زۆر باشە باس دەکەین لەوەی کە خەڵکی جاران لێرە مەسەرەن کار ئاسانی دەکرا کەسێک لێرە شینی دەبوو شایی دەبوو خەڵکەکە بۆ خۆی سینیە نانی دەبرد تێگەش پێویست نەبوو بارگرانی بۆ خەڵکی کاریان مەسەرەن لەو گوندەی خەڵک خانووی دەکرد وەستای نەدەگرت هاوکار و هەماهەنگی یەکدیان دەکرد قەدیم وابوو ئەرێ وەڵا بوو چیان دەینا ئەو حالەمە مەسەلا ئەو گوندە هەموونا نەک یعنی مەسەلا هەندەکە دوور بوون مەجمێعان دەینا
ئەو مەسرفە حایدی قەومەکەی بوو ژن مارەکردن هەروە بوو هەرزی برای خۆت بکەم لەسەر مەسەلە قەبرستانی کە مزیەکە مرد ئەو حالەمە هەموو خڕە بووە تازیمانیان لەسەر خەبرا کرد دوای داتنە مارێ ئەوە زۆر یعنی احترامەن شتێکی چاک بوو بە دینیش یعنی شتێکی لە لای دینیش هەر شتێکی پیرۆز بوو باس لە دەوری کەسانی ڕیشسپی کاتی خۆی کەسی ڕیسپی دەوری سەرچی هەبوو بۆ کێشە و بۆ کۆمەڵێک شت مەسەرەن دوو کەس شەڕیان دەکرد مەسانێکی وەک جەنابەت زلەک لەوی دەدا زلێکی لەویدا دەڕۆیشتەوە ماڵێ کێشەکە حەل دەبوو ئێستا ئەوە ماوە یان نەمایە هەر کەسی یعنی تەوان لە مارێ خۆ مشغولی تەلەڤیزیۆنیا ئیچی دیکە نییە گوێ دەتە تەلەڤیزیۆنی ناز نەکنێگری کەس و نەبی لە حینادی بی لە حینادی نییە فقط هەر کەس لە مارێ خۆیانی تەماشای تەلەڤیزیۆنی کات بەرام مەسەلەی ینی پێکەی نانەوێ ئێستا لای زالیانی ئەگە دوو کەس بە شەڕ بێن یا دوو کەس مەسەلا خواوە نەکەینی بکوژرێن هەندێک کەس پیارەستی ڕیشیست بکەن پیارەستن یا ئەوەی مەسەلە کار بەدەستە برم مختارە بانگی دووسێ کەساکە بێ وابچین فران و فرانی پێک بینینەوە ئەوە لە گۆڕێ ئێستا حالیان هەیە خۆشەویستان جاران ئەمە لەسەر سفرێکی کۆ دەبووینەوە جاران هەمومان تەماشای تەلەڤیزیۆنێکمان دەکرد جاران ڕێزگرتن هەبوو خەڵکی ڕیشسپی هەمیشە دەور و تەئسیری خوان هەبوو ئێستا بەداخەوە کە جاران لەسەر سفرێکی دادەنیشتنی ئێستا بۆتە 3 سفرە هەر ژوورەی تەلەڤیزیۆنیشی لێیە هەر تەلەڤیزیۆنی ئاڵلقێک دادەبەزێنێ تەلەڤیزیۆنی بەرنامەیەک دادەبەزێنێ خۆشەویستی و ڕێزی جاران نەماوە بەداخەوە جاران هەمومان بە دیار تەلەڤیزیۆنی بێژینگ دادەنیشتین ئەوانەی گچکەکان دادەنیشتین هەمومان یەک بڕیار بووین یەک قسە بووین یەک دەست بووین یەک باز بووین بەداخەوە ئێستا شتەکان گۆڕانکاری بەسەرداتوە ئومێد دەکەین وە خۆی لێبێتەوە هەمومان ببینەوە یەک بڕیار یەک دەستە پشتیوان بەخوای گەورە زۆر کاتی تۆ ناگرم دەستەکەت خۆش بێ و ماندوو نەبێ مەحفوظ بی ئیشاءالله چاوی منی گەلەگەلەک بەخێر بێن ماز دەکەم هەر سەلامەت بی ئیشاءالله خۆشەویستان ئێمە بەردەوام دەبین دە خزمەتیەوەدا دەبین خۆشەویستان و ئازیزان سڵای خۆی گەورەتان لێبێت لێرەین کەش و هەواکی خۆش جەوێکی خۆش ئەو زاتە پیرۆزەی تەنیشتێم موختاری ئەو گوندەیە کاگووسوو ژیکەڵەیە گەنجێکی زۆر جوان جاران موختار دەبوو تەمەنی هەبا و چوو زانم جا هەتا مۆرەکەی لێدەدا و وەڵا ئیسترپاکەم لەکنێ و بۆ نازانم بۆچی ئێستا وەک گورزی ئەمزێ هەر ئیشەکەت پێ بە یەکسەر بۆت ڕادەپڕین کاگووسوو ماندوو لێ سەر چاویم بەخێربەی چۆنی باشی خێربێ سەر چاوە سپاس دەکەی ئەمە وەکو دیدەنی هاتوین بۆ گوندە جوانەکەی ئێوە ئیسمان بین بۆ ئەو گوندەی سروشتێکی جوانی هەواشی خۆش و سازگار ئومێد دەکەم خەڵکەکە هەمیشە لەش ساغ و تەمەند درێژ بێ زۆر باشە دەمانەوێت باس لەوەی بکەین بزانین ئەو گوندە چەند ماڵە سەرەتا بەخێراتنی ئێوەی خۆشەویست و بەڕێز دەکەم بەرنامەی دیدەن خێر بێ سەر چاویمە گوندی ڕۆستێ کاتی خۆی وەختی خۆی 700 مار بووە بەرێ ئەو گوندە شێوازیشی وەکو شێوازی هاورامان بووە هەموو خانی لەسەر خانی بووە ئەحتیمال هەیە ڕسم و دیتبی لێرە گوندەکی زۆر خۆش بۆ بەڕاستی و ئێرە 36 گوندە ئەو گوندانە هەموو عایدی گوندی ڕۆستێ بینە
کاتی خۆی هەموو ئایدێرە بەرێ کاتی خۆی بەرێ لێرەش دوو ئیسابا دەبوو ئێرە نائیە بە بەڵێ کاتی خۆی دەریشت و لە سەری ڕۆژکەی دروستکەن ئێرا پێرێن سەری ڕۆژکەی ئەویش گۆڕیان بردیانە خوارد بە حکومەی گوتیان ناوەندەکەی فراوانە و هەموو گوندەکان ئەکەونە ناوێ و لەبەر هەندێک شوێن دەرێ زۆر باشە پێم بڵێ ئەو گوندە چی بۆ کراوە جەنابی موختار وەڵاهی برێم چیلۆ نەکراوە بۆی کراوە بەس بەو شێوازەی نا لەبەرەوەی تموعی زیاترتان هەیە تموعی زیاتر هەیە و لانچی دوو شۆڕشاش بوو هەرچەندە لەناو بەرنامەیە نابێ ئەو قسە بکرێ بەرامجا دەبی بگۆترێ لانچی دوو شۆڕشا بوو دوو شۆڕشی لێکراینە سوپاس بەخوای گوندەکانی ئێمە زۆربیان لانکەی شۆڕش بوون هەمیشە خزمەتی پێشمەرگان کردووە سفران ڕاخرا بووە بۆ هێزی پێشمەرگە هەیە کەم گوند هەیە کە شەهیدی نەدابێ هەمویان حەقی خوانە شتیان بۆ بکرێ ئومێد دەکەین حکوومەتی هەرێمیش ئەوەی کە تەواو نەکراوە بۆیان تەواو کە زۆر باشە باوازەوەی بێنین پێم بڵێ هەڵکەوتەکەی ئەو گوندەی چۆنە لە دەستی ڕاستان چ گوندە لە دەستی چەپتان چ گوندە بەڵێ لە دەستی چاپ گوندی گرچیاوە گرکە گرکە دەستە چاپ تقریبا ئێستا نەرێسە بوویتە گوند پێرێن خێبووە کەندێ نەرێسێ ژن و ژنخوازیتان چۆنە دەگەڵ ئەو گوندانە ژن و ژنخوازی ئەمە ئەو گوندانە هەموو ژنمان لێک خواستیە و کچمان دایتەیەکدی بوو پێشا ژن بەژنی بوو بەس ئێستا ژن بەژنی نیە جەنابی موختار بەێ ئەو گوندە داهات و بەر و بوومی ئەو خەڵکەی لەسەر چێرێ ئێرە کاتی خۆی هەرمی و جویز بووە بەێ هەرمی ئێرە چویتە بۆ ئێرانیان بردیە بردیتیانە مووسێ یعنی داهات لەسا جویز و هەرمی بۆ بە تایبەتی هەرمی ئێستاش پێشاش ینی دەگە ئێستاش دابی داهاتی گەنم بووە سێو بووە هەر بەرو بەچی لە هەر زێکی هەبی ئەو گوندانە گوندی ماهی بووە گوندی ڕۆستێ ئێستاش بەروبوومی بەس بە ناوبانگە لێرە ئێستاش بە جویز بەناوبانگا بە هەرمی بە کرۆسێک بە سێو باسی کرۆسکت کردو لای زەخم چۆ کرۆسکان هەرە زۆری ما بۆ کرۆسکان ناوەڵا زۆری نەمایە لە هەندێک لەوانەیە گەی بن بەڕاستی بەس سێو هەرمیش یەکەمین تەعاما لە کرۆسکەکان پێرێن سێو هەرمی زۆر باشە ئێستا ئەو شوێنەی ئێمە لێنی کوێیە ئێرە بزەبن ئێستا ئەو شوێنێ مێلێنە قەراتێ ماری میر سادیقیە ئاغای گوندیمە بووە زۆر باشە بۆم باسی ئەو قەڵاتێکە مێژوەکەی مێژوەکەی ئەو قەراتە زۆر کۆنە لە سەردەمی عوسمانیەکان پێش عوسمانیەکانیش بووە وەکو زانیاری من زانی ئەو قەراتەکە دروست کرایە ینی خەرک دابش کرایە لەو کەندەی پێرن کەندێ شوێ قەسری کەندی شێوە قەسرێ هەیە کەو بەردەچوێشیدا ئەو قەراتە پێدانرایە بەێ قەراتەی زۆر مهم بووە هەموو کولینکە بووە لۆ شەڕی و کەمین و شتی خۆشەویستان دەڵێ کولینکە بووە ئەمە بەستی ئەوەیە وەک کەمینێوا بووە لولەیت فەنجیان ڕایە ناوەتە دەرێ هاویشیان هاویتیادەوە یعنی بۆ ئەوەی خوان سەنگەری خوان بووە زۆر باشە دەڵێن ئێرە جووی لێ بووە بەێ جووی لێ بووە ئەو گەڕەکەی بینی لە مزگەوتێ بەو لایوە گەڕەشێ جوولەکە مەشهور بووە خارم نەمایە هەزار ڕەحمەتی لێبی گوتی یەک ناوی ئیسحاق شامێر بوو ئەو ئیسحاق شامێرە ساڵانە حیزباتی خوانە کرد لۆ ناو جوولەکەکان ساڵانە بە پێ ئاچوێن دەرێ دەیگۆ بە منێ گۆ خدر زمانێکدا دێ ئەما بینە حکومەت ئێستا لە هەزار جوولەکان ئەمریکا و ئەو جیانە ئیسرائیل وانە هەموو دنیاوەزەزەلێنە بەێ جوەکان هەموو ڕۆیشتنەوە بۆ ئیسرائیل وابزان هەموو داوان هەمووانیان بەێ هەموو ڕۆیشتن کاتی خۆی لەو دوایە کات ناوێ ڕێگنەر بوو هاتەوە ئێرە بەێ هاتوێرە مەشروع چیلۆ دروستکردنی لێرە لەو ڕووبارەی کارەبای گوتی خارەکەم لێرە ئەمرێ خوای کردێ مردیا پێم خۆشە پێشاندن قەبستانی جوولەکان لێرە هەیە دەگەری چون جەماعەت پێشانیان قەبستانیشان هەیە ئەوە جوولەکەکان بڵێ ئەجە چاو لێ ها دەڵێشتی چاک جوولەکە بیکە یەهودی بیکە هەر چاکێ هەر چاکێ مەشروعی ئاوی بۆ کردوونە مەشروعی کارەبای بۆ کردین زۆر مەمنونی دەڵێ ئاوەدانی کارەباش زۆر زەرورە دەستی خۆش بێ هەست کەسێک ئیشی چاک دەکات دەستەکەی خۆش بێ زۆر باشە موختار دەڵێن ئێرە شوێنێکی لێە نازانەوە بە زمانی خۆتان چی پێ دەڵێن پێیان سارنجەمە خۆشەویستان سارنج بە مانای کونە پێز دێ لە منتیقەی ئێمە پێ دەڵێن کونە پێز پەنیری تێدا هەڵدەگرن گۆشتی تێدا وەل حاصل شوێنێکی ساردا خەڵک پەنیریشتی خۆی دێنی و پاییزان دەیباتەوە موختار دەڵێ چی شۆڕ بینەوە کەیفێ جەنابتە فەرموو سەرچاوان فەرموو ئەخوا خۆشە وەرە
وەرە مختار وەرە کاشی من وەرە زۆر باشە ئارێ مختار ئەرچی مختارەتی چۆنە ئیشەکان چۆن دەڕۆن وڵی ئەرچی مختارەتی ئەمە خزمەتکاری ئەو خەرکەینەوە مختار دەبێ پێرێن خزمەتکار ئەمەش خزمەتکاری خەرچی خۆینەوە ئەوەی دەتوانایان دابی تەقسیلیە ناکەین هەر بژی کوڕە خۆشی شەگە دەڵێن ئەوە چ دەکەی وەڵاهی لەسەر مختاری ڕاوەستاوم مختار ناتۆ بە قورآن سەر مۆرەشی مەحتەل بوومە بەری جا ئیواشە تا مۆرەکەی بۆ دەکەی کورە مختار دەزانانی و قاتە زۆر لێ جوانە دەزانانی زۆرژی کەڵە بووی بابە بۆت دەکەم پێویست ناکە بۆ مۆرەکەی وا دەکەی وەرە با بڕۆینە خوارێ بێرە دابچین خۆشەویستان دەچین بۆ سارنجی ئەرێ سارنج بەرێ سارنج وەرە بەختیار خۆشەویستان دەچین بۆ سارنجی سارنجە ماڵەمە ئێرەوە زۆر باشە فەرموو مختارجانەمە لەگەڵ مختاری وەڕێ دەکەوین بڕەکمە ترسیداریشە یا ئەڵڵە خۆشەویستان قوم بە ئیزنی ڕەبی تەعالە بەختیار جوان فەرموو سەیدۆ یا ئەڵڵە بسمیللا ئۆ ئیلێوی ڕۆژە وەرە بەختیار خۆشەویستان ئێرە سارنجە ساردا جەوێکی فێنکە بەختیار زۆر تاریکە شەوی ئەنگوستە چاوانە تێگەشتی بەختیار بڕۆ ئەو لای جوان تەسویریکە خۆشەویستانەوەی دەیبینن لێرە کاتی خۆی زۆر دوور و درێژە تۆزێکی دیکە بەختیار دێمەرە وەرە پێش ئۆ شەوی ئەنگوستە چاوان ئیوا قامپێت دەچاوی ڕۆکەن ئەلێرە نایبینی زۆر دوور و درێژە خۆشەویستان لێرە خەڵک پەنیری دێنی شیرێژی دێنی هەیە گۆشتی دێنی لێرە پێویستت بە سەلاجەی نییە تەدابیری کارە باشی بۆ کراوە بەڵام ئەوە دوور و درێژە ئەگەر چرخێکم پێ با دەڕۆی شتم شتێک ڕووناکایەک بۆ ڕاوەستە بە ڕووناکایی مۆبایلەکەم دەڕۆم بەختیار وەرە ئەتو کاک مختار لێرە بە ئەمن ئێستا پێدا دەڕۆم بەختیار وەرە خۆشەویستان ئێرە سارنجە لێرە دوور و بە درێژە بەختیار مەترسێ چاوی من جاران داگو خۆشەویستان منداڵیان دەترسان داگوت ڕەشی مشیێ دەتخوا مەترسێ وەرە بەڵێ خۆشەویستان ئێوە ئەوەی بیبینین هەمووی تەدابیری بۆ کراوە کاتی خۆی ئێرە بەڵێ چی؟ بە قەسر و جێچی کردویانە خۆشەویستان یا ئەڵڵا وەرە بەختیار ئەوە هەتا بڕۆین شتی لێها یەشتینە دەعبا و شتیوە خۆشەویستان ئەوە هەموو ناخۆش بوو شەمشەمە کوێران بەختیار با بگەڕێینەوە لەبەر شەمشەمە کوێران وەعزەکە ناخۆش بوو دەبەرت مرم وەرە بەختیار ئاگەر لە خۆ بێ تاریکە شەوێکە خۆشەویستان ئەوە تا بەختیار وەرە ئەوە کولانکەیە خۆشەویستان کاتی خۆی یاڵاوە چ بوو هاتە دەرێ پڕ لە شەمشەمە کوێری ئاڵۆزیان مەکە ئای ڕۆ ئەوەتان بەختیار ئەهۆ بە قورحان شتەکە من خوا عافیس وەرە مختاوەرە دەبەرت من وەرە یا ڕەبی خوددا هەمومان لە حەزابی قەبری بن پارێزی مەحفوظ نەکەی زۆرەوە بە پێوەدەوە دەرشێکی پێوەدەوە خۆشەویستان بەداخەوە ئێستا هیچ شتێکی تێدا بەکار نا من لە مختارم پرسی مختار دەڵێ بەدەر لەوەی کاتی خۆی کە مەسەلەن شتیان دێنا لێرە کەسی شەبوو ئاگای لێبوو سەرپەرشتی دەکرد وە زۆر زاریش حکومەتی فاشی ئەگە تارەسی خۆەکەی هەڵدەستان ڕمی دەکرد ڕەبی خەجاڵەت بێ و نیەتەوە چۆن خەجاڵەت بووە خەڵکەکە لێرە دەهات نێرە خۆیان دەپارێز خەڵک دەهات بۆ ئێرە بەڵێ ئەو کاتێککە تارە بەڵێ بەخۆم هاتیمە کاتی خۆی کە تیارە هاتن هەشتا سێ لیانداین لێرەیدا بەرێ لێیدا ئەمە هەموو هاتینە ناو سارنجێ بەڕاستی ئاغاکەشن پیاوەکی زۆر باش بوو زۆری هاوکاری خەرچی خۆ کرد نەوەڵا خوای لێ خۆشبی ڕێ بوو لە جێوی بوو دەیخوای گەورە ئێستا کاکامەران و ملازم نەریمان و ئەوانە یا ڕەبی خوای گەورە خوای گەورەش چی چاکە ئەوی بۆ بکەین ئامین بە بەهشتی پان و بەرینی شاد کە هەست کەسێک بۆ خەڵک باش بێ خوای گەورەش بۆوی باش دەبێت چونگاتی هەروە دەڵێن ئەوەی کە لە دنیا خەڵک لێ ڕازی بێ ئینشاءالله خوای گەورەشی لێ ڕازی زۆر زۆر سپاس وەرە مختار با بڕۆین ئێستا فەرموو سەیدە فەرموو بەڵێ خۆشەویستان هەر لە ڕوستین لە نێو خزمان دیارە ئێرە گوندێکی خۆشە مختارەکەشمان سپاس بە خوای هونەر دۆستە
هەم کارەکەشی زۆر بە جوانی ڕادەپەڕێنەوەی کەمە لە خەڵکمان پرسی خەڵک لێ ڕازین وێ دەکەین خۆی گەورەش هەموو لاشی ڕازی بێ خزمینە لە بۆ حەیرانان مختاری ما یەکەیەکەیە حەیرانیش پێشێش بێ ئەوەی بەڕێز و خۆشەویست دەکا ومێ دەکەین بەدڵی هەموو لاشی بزا دەبەرتن و مختار تێڵکە چاوی من دەرێم ئەمە دەرێم گەلێ براینە ئەمە دەرێم گەلێ برادەرینە دەرێم هەر گۆردەکە پیرەبارەکایە من دەرێم لە من لە خانە وێرانی گەلەکی لە تاقایە دەرێم کاچی خۆم کاکە حومەر لەسەریشین دەبە سویس نە هەرارە بەیبوونا من دەرێم نا بە خودای هوردە مێلاقا حەز لێکردن دەگەواچی جۆرە چەندە خۆشە بەڕام بە شێتە دەمارۆ کەوتەراقا دەرێم گەلێ براینە وەی گەلێ برادەرینە من دەرێم عەیرانەکەی من چی جۆرێ وەسمەرێ دەتو گەرنەوە چێم لە بۆ برین کە دەبا هەوردە خارت بێنە دەرێ من دەرێم دەبا چاوی نەپیس و فەسادێ گوندێمە سەجارانی نەبێنە دەرێ نەرێم گەلێ براینە گەلێ برادەرینە ئەمن لە بە پیس و بەدکارێ گوندێ خۆ نەوەرام دووقسانی برێمە عەیرانە کچکەرەوە دەنێریتەوە جوابێ دەرێ دەنگۆ برێنە کوڕەتیم عەیرانی دەبا خەمان هەر لەگری بە خەمێک کاو لە دنیان سوپێک نایە من چ لە مارێ بابان بم چ لە مارێ پیسە گلۆ دێمە سەر قەول و بڕیۆ کەچی ژینێ یان ڕەبی بەخێرەوە حەیران و تێشتی ساواری قەت پیر نابن یا ڕەبی بەخێر بێەوە خۆشەویستان حەیران کاتی خۆی مەراقی دڵی خۆیان بووە بە حەیران دەریان بڕیوە تێگەیشتی هەمووی حەیران خواردنی ڕوعە من پێم وایە حەیران شتێکی خۆشە زۆر باشە ئەرێ جەنابی موختار دەڵێن قەدیم کابرا داوەتێک بووە کابرا حەزی لە پیوازان بۆ ویستوێتی خەڵکەکەی بخافلێن و بڕێک پیوازان بەدزن جا ئەو مەوزوعەمەگە بۆ باسکەی بۆم بڵێ بزانم چۆن چۆنیان یەکدی حاڵی کردووە خۆشویستان دەڵێن ئەو دوو دزی زۆر محتەرەم و بەڕێز بوون دەزین لە چدا لە یەکتر حاڵیکردنێ نەک لە مەسەلەی دزیەکەیدا جاسا مەوزوعەکە لای مختارێ مختار بوون دەژێڕیتەوە بە گۆرانی بە بەستەیەک دییان حاڵی کرد و جا مختارجان دەبێت پرم بۆ بینەران فەرموو بەێ ئەوە کاک عومەر چوینە پیوازە دەرینن دیارە لەوێن دەرێ شایە گەڕایە بووک بووە بەێ پیاوەکە ئێکنایی مەلەحمەد بۆ هیچ ناوی حوسێن بووە مەلەحمەد بە حوسێنی گوتیا ئەتو گۆرانیانەرە یا من برێمیەک بچین پیوازە دەرینن لەوێ دیارە ئەو کاک حوسێنە بەدەستوبر نەبووە لە ئیشەکەی خۆی مەلەحمەد گوتی ئەمن زیرەکەم زوو پیوازە دەردینم مەسەلەن من و بەختیاری بڵێم بەختیار ئەمن پسم پیوازان هەڵقەن بۆیانە تو بەختیار دەڵێ ئەمن ئازاترم ئەتو تێی هەڵ بەزەبت لەوێ مەلەحمەد چووە پیوازە دەرینی لەوێ ئەو حوسێنە گۆرانی گوتینە لە ئەو بووکەی دیارە پێی وا بووە کە پیوازە دەردینی پیوازەکە ئەپسێن بە گۆرانی گوتیا بەندێ و بێ ئەگراوە بەردا و خاتێ سەری بێ ئەگرایە بنداگاتێ مەلەحمەد لەوێ جوابی دایتۆرێ هەموو پۆنگۆ ڕەشەجایە پەلکە پیواز بەس ئەو مایە و یعنی خۆشەویستان توێتی هەڵ ناقەنێ ها پیوازەگە زیاد دەمێتەوە دەستی بۆ دەبەی بەدەستەوە ناجاوە بەو بەزمەی یەکدیان حاڵی کرد ئیزازەکەمە بدێ کە گوتی بەندێ بگرێ بەردەخەتێ بەندێ بگرە ئاوێتێکا بەردەخەتێ سەری بگرە بندەگەتێ لۆی گوتی بەندێ بگرێ دەگەی بەندێ جۆلەکەی بۆ ئاوێ تێبکا و بەردەتە سەرێ بە ئاسانی بێنە دەرێ خۆشەویستان توێتی ئاوەی تێکە بۆی نەرمتر بن خۆشتر وە بەردەستی بێن هەڵقەنێ الله ئەکبەر بانگی بەسەدار مختار با بڕۆین فەرمو قوربان
ئاو ئاوەدانی ئێرەش کانیشی لێ و کانیە پێی دەڵێن کانیە بەخانێ ئاوەکی سازگار ئاوەکی جوان بەختیار تەڕت کەم هات بەختیار خۆشەویستان جەوێکی خۆشە بەس بەداخەوە نازانم بۆ هیچیشیان بۆ نەکردەوە بۆی شتێک بێ ئاوەکە خاوێن بێ هەچی دێ زۆر شتی تێدا بەختیار وەرە دوا تەسویریکە لە هەر شوێنێک ئاوی لێ بێ نیشانەیەوەیە ئاوەدانیشی لێیە بە ئومێدی ئەوەی ئەو گوندە و هەموو گوندەکان ئاوەدا بنەوە ئاوێت پێدا دەکەم هەی خۆشەویستان و ئازیزان خزمینە لە هەر شوێکن دووبارە سەدبارە سڵاوی خۆی تەبارەک و تەعالا لێ بێ ئەو گوندە جوانە گوندێکی هەتا بڵێ خۆش و دڵگیرە گوندی ڕوستێ لێرە جەوێکی زۆر خۆشی هەیەەوە بە تایبەتی دەڵێن بەهاران زۆر زۆر دەڕفێنە ئەما بە هاوینانی شوێنکە ئێسامە لێرە این جەوێکی زۆر خۆشیەیە ئەوەی کە دەبین هەموو داروبارە خەڵکەکەی لێرە زۆربەیان ئیشی مەسەلەن باغیان هەیە مەڕ و هەم مانگای ڕاگرتووە گوندیش بەوەی خۆشە کەشتە خۆماڵیەکانی لێبێ بەختیار زۆر زۆر خۆشە چاو کەڵەبای بەختیار ئەوە دەڵەوە کەڵەباوی سەربارەدارێت تەماشایکە خۆشەویستان و ئازیزان ئێمە هەر لەو گوندە جوانەین دەچینە ماڵێ مام تەڵحەتی کەسێکی قسە خۆشی ئەو گوندەیە لێ دەپرسین قەدیم چۆن بووە خۆزگەم بە جارانە یان نا 100 خۆزگەم بە چەلی چەلان یعنی بە جاری جاران مام تەڵحەت ئیکوی ئەوە هاتم یا الله بسم الله يا الله السلام عليكم السلام بخير بباش شلوني عواد باش سلامتي بكيفي والله الحمد لله شعبي من تربة يا لعنات على مكة امان الحمد لله لو دنيا شي صدقكم جيتيا اتو غنجي والله هذه كو اقسم بي خوشا طلع ميكا الله مكا زور باش بسيني شو داشي بخير بي خشي شوي لشوياتي كان على شي امن كان بخيراتي كام يا لا والسلام بخير بالسلامة انتم لراني راحتهم ايه برنامج ديدني تلفزيوني يلدي ايه بس يا اخو بخير بيروز باعث للتولة كان على كتكم زول بخير بالسلسل وسلسل شنو شو دانشين والله وكب كل شيء من دانيا فرمو وقتي اوازك كبر ان شاء الله زورك كاكوره يا الله زمداني كم بو راس دكا دله ايوه يجي كلمه يستا اهي مالت خلعني به بشت شيء يجي كلي بالله جاب لي بشت شيء يجي كلي لحمو الدنيا دا عليهم بنوينا رحمة الله بي لهمو الدنيا لهمو كنال دنيا لجنجة ويكسب 8 منها شوبين صارة همو عليهمني بنوينا زور باشا خوش ويسان دله همني بپارێزن بهمنو هيدي من زور باشا بأميدي وي همو لاك همنو هيدي بين إن شاء الله تندرستي شونه تندرستي من والله ساري شلويكم ببيلا بوم باسي صالي شلويك اي شلويكم ببيلا طبعا شلويك الى تشتوي لمن اخر اللي بيش وقت اللي برسم اللي يدا برسم بيم والله الا سلوي الا صالي سلويك ايرة سن مالبو شون بوغون دليره عفتا مالبو عفتا مالبو بلي لا تماني من دا عفتا مالبو زور باش جولك شي ليبون لقا جولك ليبون بلي او جولك كان ليره نما رويشتنوا بلي لا 55 رويشت شنو اسرائيل شنو بغداد شنو بغداد عنده مية اخذ برصبتك شنو بغداد لا او جولك كالورد بعشي كم بزمان نور السعيدي نور السعيد ابو لقى وصي خالي ملك نبو او انا هات بخمسان بدن او جولك كان قوم ناس شنو اسرائيل جي كردستان هنا لا بنزهوشتي على كيان كليلا زان ازالم لبغداد هتابونا دولة چندی پیشو بله پازده مال بون لیره بله پازده مالی جولیه بو لیره اوانی مثلا جیانیان دقل چوم و خلقکم مراعاتیان دکده او هرچی لید برواب کلی تمنی من دقل من طلبه بینا مال میان هبیا لباسیان و چی مبیا خوالیان و چی مبیا رنگ شغلیان و شدیان لصلیبو بخو او صنعتکار بون کریان درسته کردن جازمه برمار دوگوردا افشتانان درسته کرد جیانیان بهنده بو
لە ئەمەش وەکو دارن لۆ دینان و گەرمیانە دانێ ئەو والجاتێەوە هەبال لێرانە لەگەڵ ئەمان ژن و ژن خوازی دەگەڵیان ناوەڵڵا پیان ناویشتن بۆ جوولەکەیان لێدا خمیانە کرد خامیان تێ خمی هەردینە ئەخەر خۆی تێ ناگەاندن بەس تاداشان لێ ناکردن ئەوە لە لای جوولەکە با باسی ئێرە بکەین ئێرە چ حاشیرەتێکە چ بەرە بابێکە ئەوە لە باڵک جاگوێ بدێت 4 باڵە زیاتر گەمە ئێرە باڵک دۆرێ بالەیە دۆرێ چۆمانێ دۆرێ سەکرایەتیێ دۆرە ڕستەی ئێرە دۆرە ڕستە پێرێ بەران وەکو عاشیرەت سەر بە باڵەکایەتێوەنە باڵک مارە شەمەمەداغە وەراشەی ڕیسێمە بی هەتا کەرەشەی بالەیە حکمی ماڕوا لەو دیویدا ئەوە باڵەش پێێ ئەمە پەر حەکسی لە پەرحی باڵەکە دۆرە ڕستەی 37 گون تابیعی ئێرە بین لە زمانی سەردەمی تورکەکان کە دەوڵەتی عوسمانی 700 ساڵی حکمی کردیا 700 ساڵی حکمی کردیا دەوڵەتی عوسمانی ئێرە بەزی لەغی لەبیە ئەوانە ئەوە پێرێن ئێرە ئاغی لەبینە قازاغی لێبیە بشاریقی لێبیە مەلعی لێبینە عجرەی لێبیە ڕشفی لێبینە مختاری لێبیە ئەوە لە سەردەمی لە چلوێکەکان جادەی هابلتۆنی هینای پاشی هابلتۆنی شیکە ڕێژیان هینە باسی چلوێکی شیکە ڕێژیان بای من خۆی مەراقب بیا لە چلوێکی پاشی چلوێکی هامیلتۆن بەبیرم نییە کە جادەی هامیلتۆنی هاتێ بەس پاشێکی شیکە ڕێژیان هینە ئینگلیز هاتە ناو عالەمێ ئینگلیز پارەی داخەرشی زێریێدانی ئەو کاتیش پاشی هات ئەو هابلتۆنا کە جادەی باڵەکایەتی هینال و عەجۆمەرە نەعیە لە عەجۆمەرە بوو هەرێ باڵک چۆمان عەجۆمڕان ئێستاش لە ناو هەموو شزیلی عالەمیندا عەجۆمڕا تێدا ئەمە فەرحەشین لە باڵەکایەتێ بەس ئیشن مارە شەمەمەداغەیە بەس وەکو لێرە میرسادیقا قازاغەیە ئەوانە ڕسپی بەبینە موختارە نەبیە گەورە هەبیە و ژیانی ژیانی پێکەوە بیا ئەگەر خەڵکی ئێرە بژێوی ژیانی خەڵکی ئەو گوندەی لەسەر چێ لێرە وەڵی پێشا ئەرز پێشار کە بەخۆ لەو تەمەنێژیمە فەلاعەتیە کرد جۆتە و جۆتیانە کرد و گەرمیانە کرد نۆشیانە کرد نیشیانە کرد ماشیانە کرد ئەو شتانە ئاشن هەبوون پێشەش ئاشن هەبوون ژیانی بە ئەوە نەبوو جوز ناپرۆشا هەرمی ناپرۆشا سێوی ناپرۆشا هیچ ئەوە ناپرۆشا هیچی بە ژیانی خۆ ناوەخۆ ئەوە بوو لەوەیدا ڕوون یەک تەرەکە پشارەی پێتەویست یەکتەر من ئەو چرانە بوون بەلە پانۆسە بوو واناهۆ بۆ پرانە بوو لۆکسە بوو دوای لە پانۆسی جەرمەن پێیا بوو لۆکسە بوو ئەوە لە ڕووی ئەو ژیانەی گاجێرا هەبوو جێران پێ کرد و ئەو شتانە تەور هەبوو بێر هەبوو ئامور هەبوو یەکدیکەن مەسەلە ئەچونین تەعاود یەکدیکەنەکرد نانی خۆنە بربووکن هینا بە ئەو شتەن کرد بە خۆرە باند بە بەهارە و زیبشی واڵە ئەو کاتە خۆشتر نەبوو لێستا باسی مەکە ئێستا ئەوە کەناڵە چکۆمە لە ئەوروپاش ببینن ئیشان زەمێ خۆزیێ سەر بە خۆدا بکەمەوە ئێستا زەمێ کووردا بکەم بەخۆم کردیاچیا کردیا ئێمە بابا ژیان یعنی کەواتە ئێستا کورد لە شەعوق بن یەکشتت پێ ئەمن باس لە ڕوحم و بەزەیی و ئەو شتی قەدیم دەکەم باس لە ئیزباتی ناکەم ئیزباتیان نا ئێستا تو نابی گەورە کچەبی لە دنیای نابی باشە سەر بکراوەبی ئێوانە کراوی سەری منینە ژیانێ لە چا خۆشتر وردە وردە داخڵی سیاست دەبین پێن خۆشنی داخڵ بین زۆر باشە زۆر سپاس ماندوومان کردی بمان بورە جا ئەوە نا دەی فەرمو بڵێ فەرمو ئەوە لە کوێ ڕاهاتی ئەتوو لە ڕانیە ڕاهاتووم بەڵێ بەخێری سەر چاوە ئەوە عەرزت کەم ئەو بەرنامەی کە لە دەوی من دێتە دەرێ وەکو گەنجەکان نینە تێکەر و پێکەریەکان تێگەیشتی ئەو کەناڵا وەکو ئەوە نییە تێکەر بکەیت ئەگەر بێت و ئێوە بەو کەناڵە خۆشەویستەی کە جەنابتان هاتیە خۆتان ماندی کردیا لۆ هەر مەسلحەتێکی خۆتان بی شتێکی زۆر گرنگ و پیرۆزە ئێمە بە دنیا بناسیری ئێستا ماژارین لێرە فەقیرین دەست بەستراوینە چۆن ئاستا پیلم بەستراوە چۆن من بلۆ ئاوێ بچی لێگە جاهل لە دەر کۆنەکان پرسی ئێستا چۆن من بلۆ ئاوێ بچی مەلان نییە
لۆ مزگەوتێ مەلاتان نییە بەڵێ مەلا نییە ئاون نییە لە ڕووی کەناڵە پیرۆزەکەتان ئێستا من پیرم بەسراوە دەتەمەشێ گەلک تەعامەم دەپێدانێت کە ئاو نەبی مەلا نەبی مەلا نییە ئاون نییە مەشروع نییە کارە بەکە دەبینە کارەبای ئەمام تەڵات مەسەلەن ئەوە ئیسفادەی ئاو سەرچاوی ئاوی ئێرە لە کوێوە دێ باشە بە قوربانی چاوت دەبەر چاوەکەت بنم ئەمن پیاوەکەم ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول والله لە کۆماری بهابات هەبیمە گەورەش بیم هەموو دنیام بەبیلا هیچ ئەمن خۆ ناگۆڕم سەر و چاوی ئێرە ئاوشی ژێر زەمین نییە ژێر عادی دەرەبیش ئێرە ئاوی سەرشاخانی نییە هەمی کە قورایە لە کانی و ئاوی ئەش باخچەی خۆی ئاوی لێ بیا ئێستا بەرا ئاو نییە بەحری نەوی بیا لەبەرەوەی نەفتەی لێ دینە دەر غازی لێ دینە دەر هەمی ئەوە بەحرەکە نەوی بیا وەکو بارانیشدا لە ئیقلیمی دنیادا بەحر بن ببیتۆ جارەشیدی ئاو ئێستا دنیای بکەیتۆ ئێستا ئاو نییە ئاو نەوە نەویە بیتۆ خوارێ ژیانیمە ئەوەیە هەر باشێکی چوبی سەر و چاوی ئاوی خۆی هەیە چەند مارە ئێستا بڵێ ئێستا 200 مار 1000 مارە هەر مارەی باخچەی خۆی بیا ئاوی خۆی هەبیا ئێستا ئەو ئاوە نەمایە ئێستا گوندەکەش وەکو جاران نییە وەکو جاران نییە ئەوەندە ئاوە یەکانی لێبوو بەشی ئەو گوندەی بوو کانیە کۆچە لێرە کانی بەخانەی پێرێن کانی گیانە پێرێن کانی خەرزێنێ کانی دامەرێ ئەوانە هەر کەسەست و بەشی خۆی ئاوی لێدینە ئێستا ئەوە نەمایە نەما بەشێن ناکە ئێستا عالەم زۆرە ئێستا مارێم ئەمە 9 کەسی 10 کەسی هەر ئاژەری ڕاگری برشتێ ڕاگری قازێ ڕاگری سێری هەیە بزلی هەیە ئەوە وەکو جاران یاسا لازەیە بەجەمیدێ ئاوی سەرفەکە نییا پێشۆن جۆشە پێشۆن ئەو شتە نەبوو جارە جار ئەوانە هەبوو جا لە ڕێی کەناڵە پیرۆزەکەتان داوا ئەەکەم لە جەنابەت کە یعنی قسەکانم قوت نەکە ئەو دەنگە لە لای جەنابەت کە شکالایە ئەکەین لەبەر جەنابیش شکالایەکە لە کەناڵە پیرۆزەکە شکالا چیمە زولم دار نیمە سکالا چیمە داواتان لێ ئەەکەم یاخۆ بەخێرێن سەرسەرێم سەرچاوم منیش ناوم مام تەلعات کاک تەلعات شێک تەلعات بنەمارێکی گەورەینە با هەموو کەس بزانی لە ڕووی کەناڵەکەی تێگەیشتی خۆشەویستان ئێمەش داوا لە حکوومەتی هەرێم دەکەین دیارە گوندا دەڵێن ئێمە ئاومان نییە پێشینە کوتیانە ئاوەدانی ئومێد دەکەین ئاوڕێک لێرە بدەنەوە بە حکومی و ئینشاءالله ئاوشتیان بۆ دابین کەن مام تەڵاتە تووشەر ساغ و سەلامەت بی ئینشاءالله ئەمە دەڕۆین خوددا عافیس ئاوەشی خۆلامەت کارەبی سلامتي ها كيفي تندرس الحمد لله بس فكرني انا عجبني كيفاش مليش اي سنين يا ساده بيفقوا بباريزا هم بباريز مش اي احوال شنو بس شو الحمد لله بيش خشيو قندي بس مار ليرني مال ديرني مال ملا عمر ملا عمر سندوره ملا عمر ديره والله 16 كيلو مسافه شنو يبغى قال بي ساعتين هذه قندي شي شونا والله برين باشا ليرة لدايق بويتو ليرة لدايق بويتو بالله خزمو أقرب الحمد لله هاتوي بو ديدانية هاتنا ديدانية وقت من أميش برنامج كي من ديدانية بالله خوش حالك هاتوي زوج دي هر سلامة إن شاء الله زعما كورما وفلان صحيح اما خزمت كاري جنابتي معدو نبي درساك عزيزي بخير بن ريمان فرمو سماير بن خانه زار فرمو خدمتكم جيت خاريت والله السلام نبي نسل بقول بعد خو عفيس اللقاء اختيار ورا خۆشەویستان و ئازان دەسینە ماڵی مریەم خانێ دەسینە حواڵی دەپرسین و هیوای تەمەند درێژی بۆ بە ئاوات دەخوازین ئینشاءالله. خۆشەویستان و ئازان ئێمە لەو گوندە جوانەین هاتووینە میوانی مریەم خانین لێرە باسی جیاوازی بینی شار و گوند دەکەین لە شاری
هەتا درەنگی شەوان ئەوە چ کوڕ خەریکی فەیسبووک و چات و سوزانم هەتا درەک نانون بانیانیش درەنگ هەڵدەستن ئەوە ئیشاری ئەمما ئیلادەی پێچەوانەکەی ئێواران زوو دەنون بانیان زوو هەڵدەستن بۆ بە حکمەوەی کار و کاسبیە مەسەلەن ئیوا مانگای هەیە ئیوایە چوزانم ئیشی هەیە زوو هەڵدەستن و یزەی سەماوەری گوێ درێژی لێ دەسڵیتەوە ئەمما ئیشاری سەعات 1 و 2 هەڵدەستن ئەماتونێ ماڵە مەریەمخانی لێ دەپرسین بزانین لێرە ئەوان بە چووە سەرقاڵن وە چیان ڕاگرتووە مەریەم خان ماندوو نەبی بخێر بێ سەرسەرە سەرچاوە ئەمەد بێشاڵە مەریەم خان پێم بڵێ لێرە ئێوە چتان ڕاگرتووە بە چووە سەرقاڵن وەڵا هەر ئێچی بەکاری خۆی بە ئیشی ناو باختەیە و شیناییەکەن و تێرێ ڕاگرن و گۆلکە و مارە و مریشکە و ئەو ئیشانە لێرانە ژیانی گوندی وەچی ئیشاری نییە لێرەوە بانیان زۆڵ دەستن بێ ئەرێ وەڵا بەیانیان زوو هەرستن زۆر باشە بریێفخان ئێوە سەرچاوی ئاوەکەتان لە کوێوە دابینکرا بیرتان هەیە یاخۆ وەڵا هەر کەسی و ئاوی لە ئەوەی هەیە خۆی هەیە بە زۆری ئاو لێرەوە چی ئەوەی نییە ئاوەکە هەیە بەرێ هەیە ئاوەکە باشە بەرێری وەڵا لە خوای بە زیادی بی لێرە میوەجات چتان هەیە وەڵا هەیە هەر کەسی بە قەدەری خۆی لە باختەی خۆی چتی خۆی هەیە زۆر باشە بەری مریەم خان بە حکمەوەی خەڵکی لادەی هەمیشە مەسەلەن تونند و تۆڵتر و چالاکتر و ئیشکەرترن جەنابەت چەند کچت هەیە وەڵا دوو کچم هەیە دەگا خورامەچی دەیخوا لە نەستێن ئینشاڵڵا مریەم خان ئەتۆ بە حکمەوەی کاتی خۆی لە ماڵی بابت بووی داکرد لە تەمەنی چەند ساڵی فێری ئیشکردن و شتی کردووی وەڵا کچکە بووین ئەرێ وەڵا کچکە بووین بەختی لە بەرنانی دائناین ئێگۆ کچم لە خۆ قازانجا مستەقبەلی خۆ بینن لە ئەگەر فێرەچی و چشتی مارێ تێردۆشن و خەیاتی و ئەو چشتانە بزانن ئەوە لۆ خۆ سەربەرد و سەربرندیە باشترە ئەگە نەکو چ نزانن چی ئیسود و ئیسیفادەی نییە بەسەگە بزانن زۆر سوودی لێ ئەبینن کچکە بووین وەختی لە بەرکاری دائناین وەڵا زۆر باش ئێستا ئەگە داکرد ماوە نیە ناوەڵانە یا ڕەبی خوا ئافریکا جێمای بەهەش بێشەڵە کا داکرد ئەتووی لە تەمەنیشی منداڵی فێری نانکردن و ئیشکردن بکردی زۆر باشە بابزانین ئەتۆ کچەکانی خۆت لە تەمەنی چەند ساڵی فێری شینە ئەوی شەربە هەر کچکە بوون وەڵا لە عەبستاریم لە بە ئەوەی داناینە هە زۆریان واگۆ کو درت دەئیشم پێکردینە فێرە نانم کردینە شی و چتی هەروە مەکتەبێ خۆشەکەن زۆر باشە ئاخۆشەویستان و ئازان کاتێک جارێەوە دەسی داخوازی کچێک دەکەی دەڵێن زۆرت ئاگا لە کچەکەی مەبێ بەخوای هیچ نەزانی تا ئێستا هێرکە و ڕۆنێشی نەکردووە دەبێت دەگەڵی لەسەر خۆ بن تێگەیشتی جا زۆر جار کابرا خەسوەکەی دەڵێت تخوا ئەوەش نەهێنافتەها تخوا ئەوەش نەوەرە نەزانی میوانێکی بەڕێکا وەرە نەزانی ئیوا بکە بەڵان مەسەلەن ئێستا بۆ نمونە ئەوەی دادە دەڵێ کچی خۆم وا پەروەردەکرد سپێنی دەڵێن ڕەحمەت لەو شیرەی خواردوتە وەڵڵی بیلای هەموو حەساوینەوە کاکە هەڵدەستی پێویست ناکە بۆ خۆی هەڵدەستی ئەوەی دەکا ویشەی دەکا ویشەی دەکات دەستەکەت خۆش بێ ماندوو نەبی لە سەر و سەرچاوینە من زۆر بەخێر بێن سەرچاوە سەلامەت بیشاڵڵا لەسەر ئیزنە دەمە دەبێ بڕۆین زۆر بەخێرێ خوداحافیز ساعتچە خۆن و هەنجی ئەڕۆن وەڵا ناڕۆن چانی حازر بەختیاراوی کارە سەلامەت بی ئینشاڵڵا دەبێت چاکەی بخۆین بەختیار مادام وایە تەڕەچە خۆن بەخێر بێن سەرچاوینە من خۆشەویستان و ئازان گوندێکی خۆشەوە کۆم جارێکە دەیبینم سروشتێکی جوانیە لێرە خەڵکێکی زەحمەت چێش خەڵکێکی ماندوو خەڵکێکی میوان دۆست ئێستا ئەو دوو خوشکە جوانە کە ڕاوەستاون لێرە زەحمەت چێشن ئەمە لێ دەپرسین هەمین خان ماندوو نەبی بەخێر بن سەر چۆن هەر بژی هەمین خان دەخوێنی بەڵێ پۆلی چەندی بوومە 12 هەر بژی سەرکەوتوبی دەگەڵ خوێندنەکەشت تا چەند هاوکاری داکرد دەکەی لێرە وەڵاهی لە کاروبارەکان ناما زۆر هاوکاری دەکەین هەتا پێمان بکرێ خوند و خۆشمانەکەین هەر بژی لێرە جیاواز دەگەڵ کسانی شاری مەسەلەن هەتا سەحات دوو ئەوانە زۆر بە ئاخەریشی فەیسبووک و ئەنتەرنێتن ئێوە شەوانە چۆن کات بەسەر دەبن چۆن یعنی کاتەکانتان دابین کردووە بۆ ئیشی ڕۆژانەی خۆتان وەڵاهی شەوانە ئەوەندە درەنگ نانوین بیانیانی سەحات 7 هەرستین بە چاڵاکی و چاڵاکی هەتا زوو هەستی خۆشترە قالبت یحنی ساخترە جەوەکەت پێ باشترە لە کاروبارەکان چاڵاکتری هەر بژی دەست خۆش
ئەوەش خوشتە ئاڤین خان ئاڤین خان ماندوو نەبی چۆنی باشی هەر بژی بزانین ئەوەی کە هەمین خان باسی کرد هاوکاری و هەماهنگی داشی دەکات شان بە شانی بابێشت ئێوە کار دەکەن تا چەند هاوکاری داکو بابت دەکەی لە ئیشی ڕۆژانەدا مەسەرەن هەم لە ئیشی باغی هەم لە ئیشی ماڵی لێرە ئێوە چتان ڕاگرتو چ بەخێو دەکەن ئێمە مریشکمان هەیە مریشک بەخێوەکەین ئێوە تا ڕادیەکی باشیش یارمەتی دێک باوکمانە دێن لە کاری ماڵەوە ئێوە کاتەکانمان بەشێکی باشدا بەش کردووە ئێوە یارمەتیەکی ماڵەوە هەبێ یاخود کارێکی باخی و ئەوانە هەبێت یارمەتی دێک باوکمانە دێن هەربژی سەردانی دەستە خوشکەکانت چۆنە لێرە تا چەند سەردانی یەک دەکەن و مەسەرەن شەوانە هاتوچۆ هەیە لە بینتاندا بەڵێ هاتیچۆ هەیە ئێمە ئەڕۆینەوێ ئەوان دێنە لامان تا ڕادێکی باش هاتیچۆ هەیە بخۆی ئەتو پۆلی چەندی ئەمیش بووم بە 11 هەر بژی ئەتوو بووی بە 12 بەڵێ ئەتوو لەوی گەورەتری دەی تەمان درێژ بن هەمیشە دڵخۆش و لەش ساغ بن ئیشاڵڵا زۆر زۆر سواس ماندوو نەبن خدا حافیز خۆشەویستان و ئازان ئێمە هەر لەو گوندە جوانەین ئەوە کاک جەمالی خۆشەویستە و کوڕە قۆزێک کە پێکەوە دەین خاوەن پێداویستی تایبەتە بەڵام دەسڕەنجینە هونەرمەندە سازی لێدەدا مێشکت دەلاژێتەوە ساز لە دەرێکی زۆر باشە خوای گەورە کە دەرگاشی داخە پەنجای دەکاتەوە بەڵکو زۆر لە من و تۆ زیرەکترە زۆر لە من و تۆ زاناترە ئەوە تاوە دەزانی سازی حەسفی سازی دەکا وایە ئای چۆن چاو لێ ئەمن بەزاتی خۆی سازی نازانم چۆن بوو فێری سازی بووی وەڵا خۆشەویستان دەورەی دەکەینەوە ئەمە دەورەی دەکەینەوە دەتوانیت ڕتمی بگۆڕی مثلا لا گۆرانی سەرای ئەرهاتە دەرچێوگەڕاوانی تەماندوم حەساوە بە خۆشی کاک جەمالی بژێ و کەڵە پیاوە دەچین سازی لێ دەدا بەوەی کەم بە حەواوە یاڕەبی پایە داربی نەناڵی هەتاماوە دەی گۆڕین یەکسە دڵین دەبابسینایان مێهێر گۆڵان وەی مێهێر ژینایان بەحام دەچنە ڕێواسی ئەوەش ئاسانە خۆشەویستان ئەمە بێمنەتین لە ئاواز گۆڕینێ بەکوێدا بڕۆین بڕۆ شوێنە سەرجیت پێک نێنە حەزت لێ بە ئیمانت خۆش نییە جا دەبێ بڵێن کاک جەمالی مەژنێنە ئای مبارەک لا بوو شێونزایاوە زێڕینە ئاوڕۆ لە گونی دیمە هاشایە هەڵپارینە وەرە باوڕۆن ئینشاڵڵا ژنە چێژ دێنی ئینشاڵڵا دەیهێنی دەڵێم دنیا بەوە جوانە کوتت چ نەماوە؟ ئەرێم احترام نەما گەورەوی کچکەی نەما شەرم نەما حیا نەما دین نەما چ نەما پێشاوە نەبوو پێشدا چۆن بوو؟ پێشازانی کو بوو گەورە هەبوو کچکە هەبوو مەلا هەبوو حاجی هەبوو گڕێنسپی هەبوو قسەکەر هەبوو لە مارێ ئێچی قسەکرد بە ئەیدی ناتوانی برێن قەت ئەلعان نەما ئەلحان خۆ ئەولاد شەرمێ لە بابی ناکە ئەوە بووە خۆمان هەر دڵەکەت چاوێ دەبەر دڵەکەت دەمرم زۆر باشە بەبازی ئەمە پاڵوە موزیک دەدەین بڕە گوێت لە موزیک دەبێ خۆشەویستان و ئەزان لە ماڵی کاک جەمالی نەرە کاک جەمال بابت ناویچە؟ کاڕەسوو ئای لە کاڕەسووی و های لە کاڕەسووی لە ماڵێ خۆشە زۆر خۆش دەبێ خۆشەویستان کاک جەمال گەنجێکی جوان کوڕێکی هەسناسک لە ناو گوندیش کوڕێکی خۆشەویستە ڕەبەنە کوتم پێت خۆشە ژنێکی بێنی جاکوتی
خوا بۆی ڕۆژەی ئومێد دەکەین ئینشاءالله خوای گەورە ژنێکی ئینشاءالله بۆ دەکا بڵێ خوا ژنێکی بەنسیب ئینشاءالله ئینشاءالله خوای گەورە ژنێکی بەنسیب کە ئیستراحەت کە پێکەوە کاک جەمال ماندوو نەبی زۆر سپاس با قسە بکەین ئەتوو چاوت لە دەستداون بەڵێ هۆکاری چاو لە دەستدانی تۆ چ بوو لە زگ مانگ داوا بوو یان هەر بە سوال دیان وڵایە من لەو کاتی لە کۆمەلگای بڵێ لعبتمان جوا لي هاتي لعوتمان جوا حبت مانج بو قنبلك نماري تاكل دملاومي فين زملي هود بون اي ما شاء الله اواش لعبت مانجي كورة وبزامينة بانزاري لعنزة خش هیچ چارەسەری هيك شعر سرينا كلا ئێستاشنێ بغداد برما موسى برما كركوشي برما نبت إيراني أيش بالنحمود زي قوتي شعر سرينا ئینشاءالله خوای گەورە ئاگە دەرگاشتی داخستووە بیستی کردوێتەوە تا دەستڕەنجی نەچا لما لو هندانا بعقد زۆر تاوا جا ئەوە خوای گەورەیە ئەوە فەزلی خوای گەورەیە خۆشەویستان سەر و زۆر ناشێنین بە گۆرانیەشی گشتی دەکەین ئەرێ پێت خۆشە سەرەتا گۆرانێک بڵێ جا دوای دەکەینە شەڕەبەن من بڵێ ئاتۆ بڵێ سازی لێدە و بڵێ دەستڕەنجی نەخزمینە گەنجانە دەڕۆین خۆش گەنجی چا بە پێت ناکە بڵێ ئەمەت پێ پیر بێ گەنجانە خۆشەویستان چاو دەست و بازوە جوانەی گۆرانێک پێشێش بە هەموو ئەوانەی کە ئێستا بینەری بەرنامەی دیدەنین پێشێش بە هەموو لاشی بێ دەست پێ بکەین گۆرانێکە چی گۆرانێکە؟ من بەخۆم زۆر عەزم لە دەنجی زیادە سعدیە مامۆستا زیادە سعد جا چی هەیە؟ حەزی لێ نەبێ لێرەوە سڵاوی لێبێ مامۆستا کەسی وەک مامۆستا زیادی دروست نابێتەوە ئەوە مامۆستا زیاد پێ چەندی باسی کەین هێشتا کەمە بڕۆ! بایادی شەوانی ڕابردوو یاشک و سووتان بۆ تۆ داڵێم گۆرانی خەموو لێکدا بڕان دەنگم ماخێکی کۆتاریە و گوێم لێگرا بۆ تۆ داڵێم گۆرانی خەموو لێکدا بڕان جانە بازار کۆتایی بێ تامەنمان پڕشادی و شایی بێ باڕەقیبی عاشقی پاکمان تووشی نەفرەتی خودایی بێ فرمێشکم پێڕێژێ زامی خافاتم پێنێژێ لاشەوی بێیوە و سەبووری خەون و ئازارم پێچێژێ چێواک من بۆ دێوانێ چێ ئاشنایەم سووتانێ وەرە بەپوولەی ڕۆعی من چێلا دەورێت پەروانێ ئەوەش پێشکەشە بێت هەربژی ئەو دەنگێت هەر خۆش بێ لەش ساغ بی تەمەەن درێژ بی بش بوراگەکەم و کورتێت شەوی وەڕەکەم و کورتی چی گشتی نەکەین کەفیتی بیکەین ئامینێ ئاچە هەرە ئامینە بڕۆ سەرێ بڕۆشە کاک زەمال ڕتمەکەی سەرێکە ئامینێ ببینەوە
هاي امينه هاتد شقرا ديتم ما دم عصابه ليدا بن الشي ليدا نشي قتني مستوى بخوشي كاك جمالي بشي وكلفيا بقربان ما كان دو شايبه ياك شايبه ها لسر تو چیم کر هتاو تو بس یاری منی بناو بو خود باشم دناسی رو عمل تو ناو تساو حتی کلم دور دبی زنگم بولی دتاو تاو هر زلیک لبر بکی دبتم مودیل دبتم باو باوکو بنگلادشیان خدمت کار دبم تواو با عشق دیان دپاک بی لناو عشقان بیتناو من کو صوفیا جارم خوان داری خیال خاو لو روجای لفکریتم شو خو ناسی تناوساو وهالسر لي شوان دم هتا من تخستداو هتا من تخستداو امتا لا بدو يدابروا هاي توني دليم تواوا واي واي لو مستتاوا بولاي مالي ارمتم ديم لكولان وستاوا هرق سي خوش من دكر اقام لخون ماوا كاتي سرم بلنكر هر تار دورم جيراوا اموزا براي كاني بابي شيرا وستاوا ليهن راچه شام تفنگ رنگم زرال قراوا لو بينو بردي دابوين شرطش هاتسي روي داوا بابي وتي رستاي لناي كتم جيراوا عدمان دبيبي كجم هيت علاجي النماوا براوس الدنيا بردم دستم كلام تكراوا شو تابوا بياني 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 خونك وتاو تاوا كاتك بياني دهات درقاي سدن كراوا مولاي عاكم يان بردم شرم ملخو تشاوا هار لجوري معكمي داكو باب موستاوا لخفتي او شتي تاوي شام برلاوا عاكميش قراري دا ما ريتان براوا من نمزاني او تشيجا دو درب شو دراوا دو كتو دو كريهنا دقل من دالي ساوا دبيهم يام بخيوكم معكم وايداناوا اما جبزمي دلداري ليت كسنا قوماوا سومر دينم بين مواس ميلم لسرداناوا روشي فالنتاين تعال روشي توار ديدو لما عليات ما دري خلق سوريان بوشيبو ام نجل رقية وخلقي زلكان مرنقا ورنقبو لا رامو جيانم دا تنها بيلا ومسربو دومان بيش فالنتاين نامم بو كتناربو نام يشي ناردبو والهامي بوم نادبو وتم قاني تلفون تصاور يدا كاملتو وتي تخواب مبورا جمارك تنبيرتو وتم يستا بيدلم رقم كم كوركبو كودي رقم كشم زات وار صدو عفتابو سوار جماري اخيري الشاستو دو نوتو دو شاستو دو نوتو دو چب دنگ بارانه سرسرم نوی جانه چب دنگ بارانه سرسرم نوی جانه هم ده مالا خوبار کن چین بولای ایرانه هم ده مالا خوبار کن چین بولای ایرانه شوفي السمع بري خد أولاي
چب چب دنگ گجلوکه سر سرم نو کچکوکه چب چب دنگ گجلوکه سر سرم نو کچکوکه ام ده مالا خوبارکن چن بولای دهوکه ام ده مالا خوبارکن چن بولای دهوکه او چایو 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 گباره او چایو 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 گباره من یار کا خودی دینه واره من یار کا خودی دینه واره دەستێتە خۆش بی هەر ساغ بێ سەلامەت بی ئینشاءالله. خۆشەویستان و ئازان گوندێکی خۆش جەوێکی خۆش هەواشی سازگار خەڵکێکی میوان دۆست خەڵکێکی دڵسۆز ئێمە بەردەوام دەبین و لەگەڵ بێناسی شۆڕ دەبینەوە بۆ ناوگوندی ئێوەش بمێنن بە خێر و خۆشی خوای گەورە ژنێکت بەنسیب بکە ئیشاءالله بە مرازی دڵی خۆت بگەی ئەو دەنگەت هەر خۆش بێ جەنابیشت محفوظ بی لەش ساغ بی ئینشاءالله پێکەوە بچینە بەهەشتێ ئیمانن هەبی بەس کەم کورتێت شەبی تۆزەک نەخۆشە گۆرەنانە چاک دەبی ئینشاءالله بۆ دە تا چاچ نەخۆن نا ئیشەکەن وایە ئیشەکەن وایە دەبێ بڕۆین چاوانت ماز دەکەم کۆرە یەکاریم دەگەڵ مەکە بۆ خاتری خوای دەبێ بڕۆی. هەر لەو گوندە جوانەیە بەڵام بەختیار بۆ هەموو بینەران و بیسەرانی ڕوونکەینەوە یاخۆت پێشانیان دەین بەداخەوە تەماشا ئەو زبڵ و زاڵێکە دیاردێشی زۆر زۆر ناشیرنا چەندین نەخۆشی جۆرا و جۆر بڵاو دەبێتەوە لە ڕێی ئەو شتە پیسانەوە ئەو پاشە ڕۆیکە لێرە ماوەتەوە ومێر دەکەین لێرە هەر خەڵکەکە بۆ خۆی بتوانێ شتێکدانێ بۆی شارەوانی بێ خامی کاتەوە نەخۆشی و شت دروست نەبێ ماشەڵڵا خۆسا لە خۆ نەخۆشی دروست دەبن ومێر دەکەین هەموو لاک لەش ساغ و تەمەند درێژ بی وەرە ئەمە هەر لەو گوندە جوانەین لە ڕوستێ دیارە ئێوارەیە گەڕانی شاتۆتەوە چا بەختیار ئەوە گەجاران بە مەزوو بە دوێدان ماگەر با خێرەشی بکەم وادی باش وا برە وەرە بەختیار وەرە بەختیاراتی خۆشەویستان و ئازان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیدەنی پێشەوەی بڵێم ماڵاوە سوپاس بۆ شامپۆ و تایتی سۆپەر کریس کە سپۆنسەری سەرەکی بەرنامەی دیدەنی بوو دەگەڵ ڕێزی برای بەڕێزم کاک بەختیار بێناسی و بەندە عومەر ڕەسووکە تا گوندەیش کەوتا بە گەیشتنیشکە هەموو لاکتان بەخوای گەورە دەسپێرین خوا ئاگاداری هەموو لاشی خواتان